سلااو ئەرزەکەم لە خزمەت بینەرانی ئەزیز و خۆشەویست دووبارە میوانی ماڵەکانتانین بە بەرنامەی پێگەی ژنان بەرنامەی خۆتان بەرنامەی ژنانی خۆشەویستی ئێمە ئەمڕۆژ دوو میوانی خۆشەویستمان هەیە خانمێ ئارزوو مەحموودی وەرزشکار بە مڕەبی خۆشەویست بە خانمی پەرستوو خانزادە مڕەبی و وەرزشکارە حرفەی بەخێر هاتن سەر و سەر چاومان چاو خۆش بێ مەمنونتم سلامەتی من ئیسلام ئەرزم هەست بۆ ڕۆژانۆگیان و بۆ بینەرێن عەزیز زۆر بەخێراتن. سلام ئەرزەکەم لە خەمەتانە ڕۆژانۆگیان و همچنین بینەرانی عەزیز. بەخێراتن یەخوا لە تۆ دەست پێەکەین پەرستوگیان تەمەنە چەندێکە و لە دایک بووی کوێی؟ من 31 ساڵمەوە لە سنەی شا بە دنیا هاتکم. هەرخۆش بیەخوا ئارزوگیان لە دایک بووی کوێ و تەمەنە چەندێکە؟ وەڵی من لە کەرەجەوە دنیا هاتکەم تەمەنم 33 ساڵە وەدی ساڵەتم هینی پاوەز ڕیشەمانی جافی جوان ڕۆست. بەخێر بیەخوا هەرخۆش لەکوێ دەستی پێکرد سەبارەت بەوە قسەمان بۆ بکە ئەم هەستە بە وەرزش و وەرزش دۆستیە لە سەردەمی مناڵیەوە بوو؟ ئەرە وەڵام من تقریباش مناڵینەوە نوجوانی و کە شروعم کرد بۆ ڕەشەی تێکواندۆ ئێتەداکەنا ڕەشەی تێکواندۆ چەندین ڕەشەی تریشم ئەدامەدا و چەندین سەمەت و هەرخۆشیشپانێتم هەست درسەر خۆش بن لە تکواندۆ چەندێک پیشرەفتان بووە؟ وەڵی من دۆری 14 ساڵ تەمرینم کردگە هەم قەهرەمانیم بووگە هەم ئیساشە مڕەبی تێکواندۆ لە تیم ملی یا فعالیەتان نەبووە؟ نەوەڵا لە تیم ملیە. هەرخۆش ئێوە چ ڕشتەیەکتان هەڵبژاردە؟ من لە 7 ڕشتەی وەرزشیە لە ئێرۆبیکە ئێرۆفیتە ئامادەگی جسمانی بازیگەل بوومی مەحەلی بعد دەرد فوتباڵ دەستی کۆلەن لە تەنابکێشی. هەرخۆش بن یەخوا ئەمە چۆن دەستی پێکرد؟ من هەر لە مەدرسە کە شرۆ بە دەرس خوێندنم کرد عەلاقەم بوو بە وەرزش بعد هەر لە ناو واڵیباڵە بەسکتباڵە لە ناو مسابقاتە شرکەتم کرد موفق بووم وە کەم کەمی تر شرۆ ئەم پێ کرد لە ساڵی 92 چوون بە سالۆن باشگای ئالالە لێنا مڕەبیەکەم بۆ مشەوقم و تانیم کە شرکەتکەم ناو مسابقەکانە و موفقەتگەل لێ بەدەست بێرم. هەر بژین ئارزوو تکواندۆ کارە کرد 14 ساڵ ئەیستا لە حاڵی حاضر خەریکی چیت؟ وەڵی ئیساجە هەر تێکواندۆکە خەریکم شاگردشتم هەست لە چەندین باشگەش مەشغوڵم تقریبا لە کەرەج. ئەرە وەڵا ڕشتەیەکی بەدەنسازی تیاریکس و فیتنس ئەمانیجا هەر مەشغوڵم قەهرەمانی چەند ڕشتەی ئەمەری جەسمانی چم بووگەوە ئیساچە هەر خەریکەم ئەدامەیەدا لە کەرەجیشا جۆزی هەیەت ڕئیسی ئۆتۆمۆبیلانی مۆتۆرسەواری ئالبۆرزم قسمەتی ئەسدادیابی نایب ڕئیسی شاری جەیدی هەشکردی چم ڕاوەت ئومی قسمەتێکی باخشداری کەرەجیش وا دەسمە داوەری چەندین ڕشتی ئەسلانۆم و ڕالی خانەوادە و تقریبا لە پیستی ئازادی و مەسیرای مختلف داوەریم کردگە. درستە ئەوەڵ جارەکەم هەستە لە دڵتان هەڵقوڵی کەی بوو هەستە بە خۆشەویستی وەرزش و بنەماڵەتان چۆن هاتن بەرەو پیریتان؟ وەڵی من مشەوقم تقریبا خۆمم چۆن ڕشتەی وەرزشی فرە عەلاقەم بوو پێی وەلی خۆ محدودیت فرۆ ئەو زمانێکە مەگەرێکم وەرزش شروع بکەم ئەم لاولا وەلی خۆ ئێدامەمدا پابەرجا و قسەی خۆمم مەلالا کە تر شروع کرد لە تەمەنی 18 ساڵگی ئەدامەمدا کە تا ئیسا کە شروع کردگە تقریبا خانەوادەیشم تە وەرزشی نییەن تانیە کەسەکە وەرزشیە تقریبا خۆمم وەلی خۆ بە ئامۆزا گشتیشم هەوانش نە ڕشتای مختلف تقریبا فعالیەتیان هەست وەلی نای خانەوادەی خۆم تەنین کەسێکە وەرزشیە خۆمە. درستە بنەماڵەت موافق بوون یا مخالف؟ وەڵی مخالفون وەلی خۆ ئێتر چۆن خۆم سماجتم بکرد تا حەزمەکە ئەدامە بدەم هەروایچەوە کە پیشرەفتم کرد و گەیماگرە. زۆریەک لە بنەماڵەکان مخالفیەوەن و حەزەکەن کە مناڵەکانیان زۆرتر لە ڕشتهای وەک تەجروبی ریاضی ئەمانە فعالیەتکە ئیستا شەرە و بیرۆبڕوا ماوە؟ تقریبا ماوە وەلی خۆێتە ئێستا زانی دۆرەکە جۆرێکە ناتوانێت تەحمیل بکەیتە مناڵکە تۆ ئەتوانانی تەحسیل لەدامە بدەی یان وەرزش لەدامە بدەی. ئێستا کە پیشرەفتە کردە سمەتت هەیە بۆ خۆت فعالیتە بووە و چەند دەورە قەهرەمان بووی ئەیستا چۆن بیرەکەنەوە بنەماڵەکە؟ وەڵی ئیسا حەزەکەن ئیسا حاڵەتی ئەوەسەکە ئەفتەخارەکان مایەشانازیە بۆیان ئیتر هەرەوە بۆ من بەسە چۆن من تقریبا سەختی خۆم کێشا وەلی خۆ جوای سەختی کێشم خەریکم ئەگرم. خواستت هەزار مەرتەبە مامەتی. پەرستوگیان کێ مشەوقت بوو؟
من مربیەکەم ئەوڵ نەفەرێ بوو کە مشەوەخم بوو بعد دوای ئەو برای گەورم بوو ئەو فرە مشەوەخم بوو یانێ وەختێ لە ئێران ناوەسە کە مەسەڵەن گەرەکتەبی بڕی بۆ مسابقەی یا هەر کوێنە کەمێ مەحدودیت گەلێکمان هەست درستە بعد ئجازە گردن کە ئەوە کە مەسەن ئەچی بۆ شارێتر کە مسابقای چەند ڕۆژنی تەسنە بۆ خانەوادەکان کەمێ سەنگینە بعد ئەو برامە فرە حامیم بوو و ئجازەی ئەدا کل خانەوادەم مخالف بوون فرۆختکەل مەسخەرەیشیان نەکرد یا ئەترافیانە مەسخەرەیان نەکریانوت کە مەسەڵەن ئەچی چاکێ وەرزش نازان بۆ تۆ چەس ئەمەسا ئەوەسەوە لێ خۆشبەختانە هەمیشە بە موفەقیەتەوە ئاهاتمەوە ئیتر ئەوە بوو کە تانیم تایسە پیشڕەفتکەم هەر خۆش بن یەخوا سری باوەڕی غەڵەت هەیە لەناو جامعەیە ئەمە بە غەڵەت جێکەوتەیژن وەرزش بۆ خانمەکان بەعزی ڕشتەی وەرزشی خراپە بە تایبەت ڕەزمی نازایی ئەهێرێ سەبارەت بەوە چۆن بیرەکەنەوە من کە ڕشتێ ڕەزمی فرەکارم نەکردگە مدەتێ فرەکۆتا نزیک سێ چوار مانگێ مویتای کارم کرد بعد جالبی لەوە بوو کە دەستکێشێکم بوو فرە خۆشم گەرە بوو بە چتیش دایان پێم ئەمانەت دایان پێم بعد لە ناو ساڵۆنە دزیان لێم دەستکێشەکەم یان دزی ئیتە هەروە وەرزشی ڕەزمیم نیا کنارەوە واخان لەبەرچاوم کرد چۆن فرازیەتمیان کرد لە ناو وەرزش ڕەزمیە بعد لە ئێرانیشا چۆن ئیجازە نان ئاغا مربی خانم بێت فرازیەتە منیش علاقێکم نەوە کە مەسەن خانم چۆن چەند ساڵۆنێک کاتیم کە مربیەکان خانمەکان فرە تەک شاگردەکانیان نەکاریان ناکرد لە ڕەزمیە ئێستا من مدەتێ بەلای ئاغای کۆبووم کە ئاشنای خۆمان بوو فرازیەت گەلم کێشا بۆ علاقەتان بە ڕەزمی نەبوو ڕشتەی خۆتانە بە نەزەرتان چەند تەئسیری هەیە لەسەر سڵامەتی فرێ هەست وەڵا چۆن ڕشتێ من هەوازیە فرەتر هەوازی فرە وەختکەلیش مەسەڵەن چتم کارە کرد قۆدرەتی کارمە کرد کاپیتان تیم ئۆستان کورسانم لە تەنابکشیە بە سێومێ مەقام سێومە چتم هاوردۆ تیم ملی ئەنتخابی تیم ملیم لە دارتیشا هەروە جۆزڤێ حەفت نەفەر بەرتەر دارتە ئۆرسانم هەر خۆش بن یەخوا ئێوە ئارزوگیان سەبارەت بۆ بیر و باوەڕە چۆن بیرەکەنەوە ئەوەی کە وەرزشی ڕەزمی بۆ خانمەکان خراپە یا سریەک شتای ئامیانە وەڵای ئەم جۆشتانەکە ئێژنی ئەوەتە هەڵەگەڕێتنەی زمانی قەدیم ئیسا زمانی جدید ئەسڵەن شتێوانیە قەت خۆتاوێت نای ڕەزمی نازانم بڕۆی بەعزی مشکڵات مەسەن بۆ پیشتر کەنیش جەماعەت خەتەریە فەڵانە ئەمانە ئەسڵ هەمچین شتێ نییە هەمچی مۆرەدێکم من نەدیگە لەم چەند ساڵەوە بۆ نەزەری من ئەمە بۆ باوەری بەشەرەوە ئەو کەسانەی کە ئەم قسانەیەکەن نای زەهنی بەشە تەعسیرە نەوەری هینی گۆزەشت ئیسا لە ئایندە گشتی خەریکە لە تەریقە ئینتەرنێتی چووکە سێرچەکەن مەزایە مەسەڵەن هەر وەرزشێکە غیرە وەرزش هەر شتێکە نە ئینتەرنێت وەختی سێرچی بکە ئەزانی کە ئەوە مفیدە یا مفید نییە مۆزۆی ئەم ڕێشەی وەرزشی خۆشبەختانە پیشرفتی کردە فەزای مەجازی دایک و بابە ئیسا لەم دۆڕ زەمانە ئەفکاریان فرە ڕۆشنترن ئێستا دووە قەدیم ئەفکاریان فرە بەسیا بۆنێ ئەوە هەرکە هەرچیە و زوو باوەڕیان نەکرد بۆنێ ئەو بیشتر هەمە مەحدودی منبەیەکی ئیتلاعاتی نەبووە وەرزشی ڕەزمی ئایا فقط مختصی پیاوانە یان نا ئەمە بیر و باوەڕێکی کۆنەکە هەیە وەگەرنە من جوواکەوەڵە درستەوەڵە منەزەمە بەرابەریان هەست ژن و پیاگیان هیچ فەرق ناکات لە نەزەری فیزیۆلۆژی تو ئەسڵا بە هیچ عنوان درستە چەندێک علاقەت هەیە بە وەرزشی ڕەزمی خۆت وەڵ ئەوە علاقم بوو کەیسا بووگەم مرەبی و حەزەکەم ئەو شاگردانە کەیساوە لە ژێر دەسما ئەوە پیشڕەفتکان کە من واقعاً لەزەتی لێبووم ئەو زەحمەتانە و سەختەیەکی کێشاگمە جوبران بێت و لە ئایندە بوو ئەگەر بگەڕیتۆ بوو گذشتە هەرەمە هەڵە بژێریتۆ بە تاوا سەختیەکانی ئەرەوەڵا چا بیشتر فکرەکەی تۆ گەورەترین مۆزەلی جامعەی ژنانی وەرزشکار چییە؟ گەورەترین مۆزەل نازانم لەکوێ بێژمێ مۆزەل کە فرەس مەحدودیتی ژن و پیاک فرەس لەنە گیش ڕشتێک نەفەقەت ڕشتەی ڕەزمیوێت لەنە گیش ڕشتەی وەرزشی یام ئەسڵ وەرزشیش نەوێت متاسفانە کەمە بەرابەری نییە لە مۆزوعەوە هەمیشە حەزەکەن ژن لە خواردتر یام ژن حەز بکرە من سەر بەسەیەش میکە فرەش دەوێنە وەلی خۆ خۆشایەن نییە هیچ بازگویی بکەم
بێداخۆ ئێوە چۆن بیرەکەنە گەورەترین مۆزەلی ژنان ئایسە لە حاڵی حازر چییە؟ حجابە واقعا ئەزیەتەوین وەختی ئەچین بۆ مسابقە ئەشێ واقعا پوشی دەبین ئێمە فرە وەختگەل هەست ئەچینە ناو سالۆنێ فقط خانمین واقعا لێ نیشاف ئەزیەتمانەکەن ئێژنەشە لباستان پوشی دەبێ نازانم فرە چتگەل فرازیەتگەلمانەکەن جێگەیەکە پیاون فرە وەختگەل بووگە مەساڵ ئێمە چووکم بۆ ڕشتێ تەنابکێشی فرە وەختگەل بوو ئازیەتمانیان کردگەوتکانەشە حجابتان ڕایەتکەن وەلێ نازانم بەخاتر چەس و دلیلی چەس چۆن محیتەکەشی کامڵەن ژنانە بوو وەلێ باس هەمەڕۆ ئازیەتمانیان ئەمە ئازاری داون بەڵێ جامعە زیاتر بە ئەوان خانمێکی وەرزشکار مڕەبیەک ئایا زیاتر هاندەرتانەیە مانایەکە بۆتان؟ وەڵا مانایەکی نییە بۆم مانایە نابینی؟ نەنە مانایە نابینی هاندەرت بووە؟ بەڵێ جامعە هاندەرتە یان ماناتە بە عنوانی ژنێکی وەرزشکار؟ وەڵای هیچ کامیان نییەوە نەزەری من نە هاندەرتە نەمانەتە یعنی لە جامعە تۆ تەشویقێک نابینی کە هانت بە نەم وەزعەتێکە ئیسا پیش هاتکە مۆزۆی کۆرۆنا و چ فرێشت بۆمان ڕۆشن بوو درستە خەکە ڕێگەی خۆمان فەقە پیشەڕە لەم دەورانی کۆرۆنا گەورەترین مازەلتان چی بوو؟ باشگاکان حمایەت ناکران کەسێک ناهات ئایا لە نظر مادیۆ بوو؟ وەختە 60% تەوای شرکەتەکان ئەوەستە لە نای ئێرانە ئیتر حسای بکە باشگادار چۆنە چۆن فرە کەس بووگەن نانی ماڵیانە نای ئەو باشگا و کەسە بگیانە ئیسا منی کە مۆجارڕادان بۆ مشا کەمە مشکل کەمترێت سەختی کەمتر وەلی ئەوانەیە کە واقع متەهەمین فرش زەربیان دێ بیشەس هەت وەلی خۆ من تقریبان شتێکە ئەوێنم نت مۆزۆی کۆرۆنا ئەسڵ بەهایان نەداگە مرەبی یعنی من ئیسا تەنیا شتێکە بۆ من ئیسا سەختە دوای ئەم هەمگە سەختێکی کێشاگمە وەسەکە هیچ بەهایەک بە مرەبی نادن ئێمە نەبیمەی نەهۆقی سابتمان بە هیچ عنوان بە نۆدرەت پیشتت ئەوانی چە مەسانە ئەگەر لە جەیەکی دەستیان بێت و بیمەکەی ڕەتکەن ئمە نەبیمەمان هەست نەهۆقی سابتمان هەست باشکەشکە بەسیە کولەن سفر دەرامەت پس ئەگەر بچین بۆ مسابقۆشتە قەراردا دەبەسن؟ نا ئەوچە مەگە ئسپانسەر شتێ بێت فرە نەزەری وەرزشی زائیفین هەمە لە ئێرانە یعنی ئسپانسەری کارەکانتان خۆتانن؟ تقریبان حامی خۆمان خۆمانی ئسپانسەرێکش ئەگەر بێت ئەو ئسپانسەر فقط زەحمەتێکیشە دەسە گەرم کۆنە کاپێ مداڵە شتە بسەنە مەسان بۆ مناڵەکان ئێش لە ڕشای مختلفە یا مەسان ورودی مسابقە وەختی ئەگرنە مناڵ پول جەمەکرە ئەوە هەزینەکەناتر شتە نییە بەداخۆ ئێوە لە دەورانی کۆرۆنا ئاسیبێکتاندی؟ بۆ چەنە وڵاسی فرەم دی منیش هەر وەکم باشکادارەکان تر وەک مرەبیەکان تر دەقیق لە وەختێکە کۆرۆنا هاتگە بێکار کەفتم تا مدەتێ لەمە بەرئیتر دیمان واقعان ناکردێت چۆن هەر زندگی خەرجۆمە خارج خۆی هەست ئیتر شغڵێترم انتخاب کرد فعلا وەلێ لە کناریا باس ئیسا هەمە شرکەتی قەتەعات ماشینە لێ ناکارەکەم پێت خۆش بوو کە لە ڕشتەی وەلێ فرە بۆم سەختە چۆن لێنان نییە یەکسرە دانیشم ئەسان هیچ تەحەڕۆکێکم نییە بۆ کەسێکە واقعان لە ڕۆژێ 3 سانسۆ وەرزشەوە بێتە یەکسرە دانیشتن سب تا ئێوارە مەسەڵەن ساعت 7 ئێمە شرۆ بەکارەکەین تا 7 ئێوارە واقعان پێم سەختە دانیشتن یانێ ئەزیەتەوەم وەلێتر مەجبورین لەناو جامعەمانە واقعان مەجبورین چۆن وەک ئەوەسە کە بێژی بیمەمان هەست نە حقوقی سابتمان هەست کە مەسان بێژی حقوقە سابتەکەمان پێیان ئایسیشێکە مدەتێکە نزیک 2 هەفتە باز هەم شڕۆ ئەم کردگەسەوە بە وەرزش کۆرۆنا دوارە شدەتی گرگەسەوە وەلێ واقعان ئەزیەتەوین ئەسەن ئەدارەی وەرزش هیچ ئەهەمیەتێک و هیچ عینێکمان بۆ دانانێک کە مەسان بێژێ ئێمەگەل کە حقوقمان و خەرج و مەخارجمان هابان و وەرزشە ئەسان ئەهەمیەتێکیان بۆیان نییە و وەختێکیش ئەچین بۆ مسابقە باوەڕکەن وەختی ئەچین بۆ مسابقە 2 هەفتە 3 هەفتە ئێمە بەشەم بوجە فقط دەرەچین یعنی ئەچینە تەربیەت بەدەنی هەرێژن بوجەمان نییە نازانم ئیترم بوجە بەکوێ ناچێ چێ پێچێ نازانم بۆ لە ئێمە وەختی ئەچین بۆ مسابقە واقعان تیمە ئۆسان کورسان کە هەر ساڵ کە ئێمە ئەچین بۆ مسابقە و نەهیلکێشەوە نۆڕۆز هەر دانێکمان ڕەنگی لەباسمانەست هەر دانێکمان کۆشێکمانەست ئسپانسەری کارەکانتان خۆتان وەختێکە ئەڕۆن بۆ مسابقەی گیاشتێک؟ نا هەیئەتەکانە وەلێ بە سەختی ئارزوگیان کاتێکە مەیوس بووی چۆن هەندرایتە تۆ؟ وەڵی سای خۆم کردگە ئەو کارە هەر جۆرە بووگە بیۆمە بە
ولی خب حەزم نەکردگە مەسەڵەن سوء استفادەیەکی تیاوێت ولی هەمیشە سعی خۆم کە تەلاشی خۆم کرد ئەگەر 10 ساڵی تریشگە بۆ خاسی خۆمە بگۆم. خواستت هزار مرتبە بەشک پەرستوگیان بۆ مەیوسبی لە لەحاز کاریۆ بۆچە نەبووگە وەلێ بیشتر سعیم کردگە کە تەرەقیکەم بەخاترەوە مەسەڵەن فرە وەختگەل بووگە فرە کەسگەل مەسخەرەمیان کردگە وەلێ ئەو مەسخەرەیانە باعث بووگە کە بیشتر تەلاشکەم یعنی هەرەوە هانی دایتێتەوە ئەو فقط بە کەنینێ جوایم داگەسەوە وتکمە تۆ ڕاستەکەی ئەو کەنیگە من بیشتر لەو کەنیگەم وتکمە بێ سەباب زانم تاکەی خۆی چێوە لە فرەتر تەلاشم کرد کە بگەیمە ئەو شتێکە ئەو خەجاڵەت کێشێکە بۆچە کەنی ئەو مۆخە بۆ من. فکرەکەی تۆ تەئسیری حمایەتی باوک برا هاوسەر لە ژیانی یەک ژنی وەرزشکار چییە؟ من متاسفانە زمانێکە وەرزشم شڕۆ کرد باوکم فۆتی کردو وەلێ فکرکەم ئەگەر باوکم وای مۆقعەتی وای ئایسە هەسم خاستر بوو. ئارزوو تۆ چۆن بیرەکەی تۆ؟ وەڵی من هەچی بیری لێکەوە هیچ وەخت پشتوانێکم نۆگە تاوە ئیساکەیگەم وەلی خۆ هەمیشە شکری خۆم کردگە وتکمە قەینەکە هەرەوە کردبانی پێی خۆم بگەم و تا گرامە پیشهاتکە بازم شکر چۆن فرە مشاوق فرە مهمە نای زندگی من وقتی شروع کرد تکواندۆ تەنها کەسە واقعا مشاوق مو هەر مربیکەم و منی مەسەڵەن وتی بڕۆ پیشرفت کە فرە تەئسیری بوو بانی من ولی خۆ متاسفانە خانەوادە پشتوانەوێت مشاوقێت هیچ کامیان وانەوەن هەمیشە کارێکیان نەکرد کە مەسەڵەن من ڕەشەی وەرزشی کولەن تەرک بکەم. ئارزوو پس من شتێ تێگەیشتم ئەوەی کە سریە کەس بەهانەیەرنەوە ئێژن ئێمە ئەگەر موفق نەبووین لەو بوارەوە بە تایبەت وەرزش بنەماڵەمان پشتیبانمان نەبوو ئەکرێ پس پێوەش ئیدامە بێت. 100% من چۆن خۆم واقعا نمونەی بارزم کە خانەوادەی من هیچ بەهایکیان نەدا یعنی ئەوە سەختی خۆم گەیاند ولی خۆ بازم سەربەرزم شکر بۆخۆ شکر بۆخوا فکرەکەی تۆ وەزعیەتی وەرزشی ئێمە لە معاسرە ئایسا ئومیدوار کنندەیە یان نا؟ 100% هەرواسە ئەگەر هەر شتە ئەنەرژی موسبەت بدەی و واقعانیش هەرواسە ئەو ئەنەرژیە منتەقەڵەکەی دیگەرانیش شاید ئیسا سەختی کۆرۆناوێت فرە مشکلات بێ ولی لە ئایندەی نەزدیک ئەگەر ئەفکاری تۆ موسبەتوە 100% ئەو حسەکە هەسوو بۆ هەر شتێ بۆ وەرزشە بۆ شتێتر ئەتفاقەکە یعنی شاید بۆ پیشرفتی بیشتر شاید یعنی فکرەکەی لە گذشتەوە تایسە پیشرفتمان بووە ئێمە بە تایبەت لە حوزەی ژنان و وەرزش 100% بیش از حد یعنی ئەو مەحدودیەتە کە من لە چەندین ساڵی پیش بوومان بۆ وەرزش و بۆ قەهرەمانی ئیسا واقعا نیستمە ئیسا وەرزشکە فرە ڕاحەت خەریکە ئێدامەدات پیشرفتەکە قبلا فرە مەحدودیت بوو نسبەت بە ژن و پیاکە وتم بەرابەری نییە ئەگە بەرابەری بێت کە 100% و بەرابەریە هاتکە نای وەرزش واقعا قەراری گرکە ئیسا ئێمە هەرچەنە مەسەڵەن ڕشتەی ئاغای نای تێکواندۆ قەهرەمانمان هەست دووەنە ژنمان هەست هەر نای مەسەڵەن هەر کوردستانی خۆمان ئەوەنە ژنمان هەست قەهرەمانی تێکواندۆم بۆ شۆن فرە ڕشتە هەن واقعا شاگردەکان خۆتانە هەیە کەسێک زۆر تەجروبەی قابلە قبول کەسب کرد بێ؟ فعلا نەوەڵا چۆن من متاسفانە چۆن تقریبا 2-3 ساڵە کە مربیگەری تێکواندۆکەم کرد کولەن نیامە کەناو بۆنێ ڕشتایی تر کە ڕیمە سەمتی ئەوان وەلی خۆ دیم نا ڕشتی ئەسڵیکەشم گەرەکە ئیسا مناڵەکانی من تقریبا قەد و نیم قەدە فلسطینیان نێ لەبانە پس لە ڕەنجی تازە خەریکە شروعەکە عەلاقەیان هەیە؟ ئەرەوەڵا فرە عەلاقەیان هەست فرەش فیزیکیان ئادا بەد سەخت نییە و تەمرینانە بۆیان؟ نا فرە عەلاقەیان هەست ئەژم گشتە عەلاقەست ئەگەر ئەو باوکودای کرد کە ئەمڕۆخێکە زندگیەکەی بۆ زۆر ئەگەگەرێکیان شتە تحمیل بکەنەوە مناڵە بە هیچەوەن قبول ناکات چون وەکی هەمە نییە ئاگاهترن ناخۆداگاه لە مناڵیسەکە فرە باهوشترە نەسە بۆ مناڵی قەدیم ڕێسانەیش هەیە ئەخوێنەوە وەختی ئینتەرنێت وازە هەوا لەبەری دەستی مناڵ گەورە تەگەشتە بەشە سەر دەرتێرە تاحقیقەکات بۆ ناتوانن شتێک پێ تەحمێل کرێ خۆش بێ هایشەکە پەرستوگیان ئومیدوار کنندەیە وەزعیەتی وەرزشی معاسرمان؟ نەوەڵا فرە نا چۆن ئەو نەئەزیەت و ئازارگەل و خانەوادەکان مەخسوسەن بازە خانەوادەکان هەن ئەسەن پشتوانێ مناڵیان نین وە فرە ئەزیەتگەل و نازانم بازێ وەرزشگەل وەک ڕەزمی کەم خانمە هەست ئارزوو خانم هەست ئەشێ خۆیان هەزینەکەن یانێ من فرە وەختکە ژنەفتێکمەکە مەسەڵەن ئەچن بۆ کاراتای یا مەسەڵەن ئەچن بۆ کۆنفۆی شتێک ئەشێ خۆیان
بۆ مسابقەکەیان تەڵاشکەن و هەزینەکەی بن فرە خانەوادەکانمان هەست کە نییە سیان واقعان ئێتە بە خاطرەوە مناڵیشە واقعان ناتانێ بڕێت وەرزش ئەدامە بات. ئەگەر پێتان بێژن ناتوان ئیتر ئەم ڕشتەی دامە بن یعنی کول لەم وەرزش ئیدامە بن چی هەڵە بژێری؟ والله قەلبمە وێسێ دوور لە گیانە کەس ناتوانێ شتت پێ بێژێ ئەگەر من هەمیشە وتمە گەر زەمانێک کەسێ بێت واقعان بەروەرزشم بگرێت واقعان حەزبیەکەی حەزبیەکەم حتا ئەگەر عەزیزترین کەسم بێت. درسە ئارزوی گیان تۆ چی؟ وەڵای کەسە ناوێنم کە مانای وەرزشی و یان پیشڕەفتی فانتزیەکە ئەگەر کەسێک پێت بێژێ ناتوانانی ئەم مۆزوع شخصی ئەو خۆی ڕەبتی هەست یعنی بیری پێ ناکەیتەوە. ئارزوگیان سەختترین تەجروبەی کاریت چی بووە؟ وەڵای سەختترین تەجروبەی کارمەوە گەسە کە لە سنهی خوار وەختی ئەوە پێمان کە دانی کەمەربەندتان ئاوازەیەشە لەم شار بۆ شار بڕۆیوە مەحدودی فرە بیشە سەدم بوو لە خانەوادە دوای بۆ ڕەفتامەد فرە سەخت و بووم ڕێنوەری خۆوە سەختی و هەرچی بوو وەریەوە خۆشی ئاهاتمەوە سەختیەکانی بیشتر ئەمەوە نای ئەرسێ وەرزشی بوو من یا مەسەن مسابقاتمان بووە کەوتە مەسەن ئۆستانایی تر خب ساڵای پیشکەمە ئەمکانات کەمتر وەکی ئیسانە و ولی خب هەر شتە سەختی خۆی هەست ئەرەوەڵا بیشتر سەختیەکانەوە گەسە. سەختترین تەجروبەی کاریت چی بووە پەرستوویگیان؟ سەختترینی ئەوە بوو کە مەسیر باشگاکانم بوو لە چەند جێگەکە کارمە کرد لە سێدانە باشگا کارمە کرد بعد مۆرەبی دانشگای ئۆلۆمپیزیشکی بووم مەسیرەکانی بۆم فرە سەخت بوو هەردانێکی لە مەسیرێک و لە گۆشەی لە شارا بوو وەلی لەزەت بەخش بوو وەختی ئەچوام و سەر تەمرین شاگردەکان مەدی واقعان ڕۆحیەمەگر. سەبارەت بە کارەکان زیاتر قسەمان بۆ بکە. بەخوا تەنها ڕشتێک وا خۆم فرە ئەلاقەم هەست بێت تەنابکێشیە مەسەن ئەچم بۆ مهمانی یا مەسەن جێگەگە لێ مەخسوسەن ئاغەکان بۆیان تعجبە مەسەن ئێژم تەنابکێشی ئەکەنن ئێژن مەسەڵان تەنابکێشی بۆ ژن ناچکەوە نازانم قدرەتی نییە و ئەم چکەلەوە لە فرەوەختکەن مەسەڵان هەساگین هەتا لە ناو ماڵە هەساگین تەک ئاغا مسابقەم داگە هیچ وەخت لە تەنابکێشیە دام نەنیاگە مەسەڵان من وەزنم لە 74 بوو لێ ئاغا بوو هەم مۆرەبی بوو هەم وەرزشکاری تر بەدەنساز بوو لە 120 کیلویە 120 کیلو بوو ڕاحەت ئەم کێشە ماشەڵڵا بعد وەختێکیش ئێنەکە ناوە تۆ تکنیکەکەی ێزانی ناوە تۆ چەکە ئەمەت با تکنیکەکەی ئەمەسا ئەوەسە ئەو لەباس هەم هەر ئەم کێشە ماشەڵڵا هەر خۆش بیەخوا. ئارزوگیان سەبارەت بە کارەکان زیاتر قسەمان بۆ بکە چەندانە سمت هەیە فعالیەتەکەی بە چۆن فریاکەوی؟ وەڵایی شکر بۆخوا ئەوەنە تواناییم هەست وەختی ئەم سەماتان مەگر کە ئەتوانم قەشەنگیش لە چ بوارێک و کارەکەی؟ وەڵایی من تقریبا هەنای ئۆتۆمۆبیلڕانی کە چۆن خۆشم واقعان علاقەم هەست دوای تێکواندۆ فرە علاقەم بووە سیستەمی ئۆتۆمۆبیلڕانی وەختی واردی بووم تقریبا ئیسا 4 ساڵ فعالیەتم هەست بۆ ئۆستانی ئالبۆرز سەوای ئۆتۆمۆبیلڕانیش نای ڕەشتەی قەویتەری مەردان و ئایا تەلافی کەشوەر و هینی سەمەتای هەیەت ڕئیسە و دەبیر و ڕاوەت ئەومیان پێداگەم لە پایتەختیشە لە قسمەتی قەربی کەشوەر لە مەجموعە نیکوکاری نامەوەرانی قەدیریش ڕاوەت ئەومی شتەکەی وا دەستمە جۆزی ئەوانم کۆمەکەکەمە خەیرین و تقریبا سایەکەم نای ئەو مەجموعە 500 دانە هێمە هەتیومان هەست بەداخۆ ئەرەوەڵا تقریبا ئەو 500 دانە مناڵە هەمە خەریکین پۆششیانە دەین لە نەزەر وەرزشیەوە نەوەڵا لە نەزەری خەیرین و ئەرەوەڵا چون مەجموعی هەمە مواسسە خەیرین ناماوەران قەدیرە ئەرەوەڵا ئیتر کەسێکیش کە مدیریەتی ئەو هەنایوا دەسا حاجەکبەری قۆنامیە یەکێ لە قەویتەری مەردانی ئێرانە لە ئاپارەتی و گوگل لە هەرچی کە دەیبدەیت سەمەتی گشتیتە سەر خۆشبەختانە وام لای ئەو کارەکەم چەندین سەمەتیش لە لای هەجەقا هەستم کە داوەتی کاروێت هەرچی بێت شکر بۆخوا هەرچی بووگە تایسا ڕیگەم ئەنجامم داگە سەختی خۆی بووگە وەلی خۆب شکر بۆخوا کارێکم موقع ئەڕاتە بەر نەنای ئەلبۆرزیشە تقریبان قسمەتی کاریگەرانی ئەلبۆرز ئۆمربانەوانیان داگە دەسم بەقەرە سیستەمای تر واردی سیستەمای ترش خەریکم ئەوم کە
خوازم مرتبه وقت کەم نایریش نەوەڵا چۆن جۆرە بەرنامە ڕێزیەکەم هەندە دیەکەم کە بتوانم بگۆمە گیشتکارێکم با اینکە ئیسا واقعا لە مەشغەڵەی کاریشم فرە بووگە چۆنش لە 6 سۆحیش هەڵاسم تا 2 نیمەڕۆ فیکسوان منە یەک باشکە کارە ئێداریم کەمە نای ئەم مۆزوعی باشکە داریمە مدیریەتی باشکە کەمە بە سەختی ڕاتە بەرەوەری خۆ بازم ئەنجامی ئەدەم و تەلەفۆنی چووگە هەمیشە فەزا بۆ ژنانی ئێمە بەستەرێکی سەختتری بووە نسبە بە پیاوەکانمان نامانەوێت تەقسیم بەندی جنسیەتیکەین وەلێ لە بواری وەرزشی و چۆنام شتە وەڵی تەقسیم بەندیکە لە گشتێکە هەست هەلە ئەوڵی بەرنمەکەی شتوان وەلی خۆ بە هەمێشە خۆمان بۆ جۆرە و سەختی کە هەر جۆرە بووگە ئەو مەرحەلە پشتی سەر بگوزارێنین کە بزانانی واقعان چیمان گەرەکە لەم ئەرسە کە بگەینە پێی درستە بەستەرە مناسب ئایا حاکمە لە جامع بۆ ژنانی شاغڵی ئێمە ئیسە فقط وەرزشینە 100% ولی خۆ متاسفانە مشکل مدیریەتیمان هەست وەختێ حتى ئیسا نەی ئەم مەجموعە هەمە چەند نەفەرین لەگرا وەختی مدیریەت نەوێت 100% کار ناڕاتە بەر واقعا پیشرفتی ئەو کارە کۆن دەوێت یعنی ئێوە ڕیشە لە زافی مدیریەت 100% مدیریەتی واقعا جامعە ئەمە فرەوە لە خوارە چون ڕایزەنی بیش ئەس هەدە ئەمە کەسایکمان هەست کە واقعا تحسیلاتی ئەو ڕشتیانە هەست وەلی وەختی ئەوێنی یەکێکەوە سیکریشی نییە وارە نای ئۆدارە خەریکە کارەکە مەسەڵەن نمونەی شارداریەکانمان شارداری وەختی ئەڕۆی ئەوێنی کارە مەسئولی شارداری کەس ڕئیسی ئەو شاردەرسە لە ئابدارچی هەتا ژێردەس و دەبیری خۆی گشتی قۆمی خۆیانە بەداخۆ بەری ئەو کەسەکە مەسەڵەن ئیسا جەناب و چەند ساڵە دەرس و خوێنگە من خەریکم دەرسە خوێنم هەر لە سەرەتای مناڵی و وەیسە خەریکم کارشناسی بازیگەریە خوێنم حداقل مێژم 15 ساڵ 10 ساڵ ئەغا دەرس و خوێنگە هەزینەت کردێتە بۆ ئایندە وەختی ئەوێنی هەمچی شتێک هەست هیچ نۆ بەهایک نییە بۆ تۆ واقعا هەم ناوەمیدێ هەمێشە کولەن ئەو دەرس و شتە خوێندەکتە بیوەسی بخیتەکەنا بڕۆتی شوێنی کارەتر واقعا هەروا گەسەوە دەرسەدی ڕەفیقانی من کە گشتیان فۆقە لیسانسن نەسڵان لیسانسن گشتیان ئیسا ڕێگەن ڕشتی ئارێشگەری خەیاتی هەیە کۆنەم ئەسان ڕێشەی تەحسینیان گشتیان ڕەوانشەناسی مهندسی گشتیان ئیسا ڕێگەنەی تقریبان کاری ئارێشگەری و خەیاتی و مەجبور مەوانت دەرامەزای ئەمانەی شەریفن وەلی خۆ کەسانێکی ترن وەلی وەختی بەهانەدەن مەجبورەوەی کە تاغیری شۆغل بدەی ئارزوو چه ئیتفاقێکە و کە زانیت بۆ ئەم کارە دروستکرای ئەو ئیتفاقە ئەجیب و غەریبە چی بوو بۆ ڕێشەی تێکواندۆ وەڵایی فرە عەلاقەم بوو پێی چۆن هەر بوو مناڵیش حەزمەکە بڕۆم بۆ ڕەزمی ئێژم چۆن لە سنینی نەوجوانیتە شروعم کردووەمدا کە من وەختی ڕیمە ناوی ئەحساسم کرد کە واقعاً بەهترین ڕشتێکی کە نای زندگیمان انتخابم کردگە بە ئێدامەمدا چه ئیتفاقێک بۆ کەوت ئەمە تۆی هاندا ئەو ئیتفاقە ئەجیب و غەریبە ئەو اتفاقە ئەجیب و غەریبە من وەزنم واقعاً لەبانەوە بوو یانێ 90 کیلۆ وەزنم بوو بعد گشتی ئەوە پێم ئەوە چاخی ئەمەیتاوەیتە بعد من هەرە بودنا جا ئینسان گەل واسە وەختێ خۆی چاخە یا لاغرە یا هەرچی خۆی ناوینێت بعد ئەوە ئەیانوت پێم ئەموت ناوان نییە من چاخنی من ئەمەنی منەوە نیم تاوەکە ئیتر ڕۆژێ تەسمیم گرت کە چوومە بۆ ساڵۆن و چوون بۆ باشگا شڕوانگم کرد بە وەرزش نزیک چەند مانگێ تەمرینمە کرد بەلای خانم بۆستانیە و بعد مسابقەیان بوو وتی پێم وتی حەزەکەی ناو مسابقە شرکەتکەی میش وتم باشە حەزەکەم ئیتر تستێکی لێم کرد وتی واقعاً خەشەنگی بۆ مسابقە و ئیتر شرکەتم کرد کەم لەوە شڕۆعم کرد بە مسابقە چوون و وەرزش و عەلاقەی فرەم پەیا کرد پێ ئێژن عەقلی سالم دەربەدەنێ سالم ئەمە مەسەر لە فارسیە چەندێکەمە دروستە 99% تەئسیری وەرزش لە ژیانی ژنانە ئەتوانێت چی بێ من مخالف خانم گەلێکم وە لە ماڵایژن ئێمە کارمانەس و مناڵمان هەس و شومان نەخشی دایکیمان هەیە و بە شاغڵم نازانم باوجودەوە کە من شاغڵم خۆم ساعت 7 هەڵەسم ئەچم ڕۆژگەل فەردم تا ساعت 3 وەلێ ڕۆژگەل زۆژم تا ساعت 7 ئێوارز وەلێ مابینی ئەوە کە مەسەڵ ڕۆژگەل فەردم دانیاگە بۆ وەرزشەکەم لە ساعت 3 کە تێمە باوجودە فرە خەسەم تواناییشم نییە واقعاً وەلێ باز هەم وەرزشەکەم وێڵ نەکردگە
باز هەم وەرزشەکەم وەفرە کەس کەلمان هەست دایکەل مەسەنەژێ بۆچە بڕم وەرزشکەم باوە مناڵەکەم باوە شوەکەم تێتەوە غەزاکەی دانێ وەک منیش لە ماڵە کارەکەم دانێ وەک من لە دەرەوە شاغڵم دانێ وەک من کارماڵەکەم غەزا دروستەکەم بۆچە ئەشێ دانێ وەک من بگەیتە ئەو کارگە لەوە لێ خانمێک کە مەسەڵەن بەجێگە ئەوە سعات 9 هەڵسێ لەخەو 11 لەخەو هەڵەسێەوە هیچ کارێ ناکە فریا ناکەوێت هەرونێکە چێشتەکە لێنێت تویتر تەواو ئارزوو وەرزش بۆ تۆ زۆرتر تەخلەی ئەنەرژیە یاکو ڕسالەتێک ها لە پشتیە وڵی 90% کە کولەن ئەنرژی بۆ من چون من واقعان عشقەکەم بۆ وەرزشما شاید من بە دەرامەدێک نەوێت بۆم چۆن حەزی لەکەم هەر ئەو موقعکە من شروع کردە وەرزش کاری کردو واقعان شادی و نەشاتی نای وجودی من وجود هاوردوو و ئیسایچە هەر باسە بۆ من یعنی وەختی ئاڕم نای باشکە شاکردم چاوپەیەکێ ئەنەرژی ئەگرم لێیان داهاتوو چۆنە بینی لە وەرزشە وەڵاهی باشە وێنم چۆن ئژم ئاخری هەر سەختی ڕاحەتی کێواتە هەرچەند ئیسا هاچی ڕۆژگارەکە ڕۆیتە بەر بۆ سەختیەوە لێ خۆب سەختیە ئەرەوەڵا با کەمە ئەو ڕاحەتێکە گەرەکمە سەدە گۆزشتە پێگەی گەمەری حەزەکەم بیشتە پیشڕفتکەم بیشتەوە ئایندێکە گواقان فکرم لێ کردگە بگۆم تۆچی ئەزیزەکەم ئایا داهاتووت باشە بینی؟ بەڵێ بۆ سایی و تەلاشکەلە کە هەر ئینسانێکە بتانە ئەنجامی بات 100%. ئەگە من دانیشم لە جێگەی خۆمەوە منتەزر بم کە کەسێک کارێکم بۆکە 100% هەرەوەسە شکستە خۆم وەلی ئەگەر وەک جاران وەک هەمیشە ڕۆژ بە ڕۆژ تەلاشکەم و بڕمە بەرە 100% خاسرەوێت و خاسریش پەرستوی گیان وا بیرەکەی تۆ کە خوشونەت ئەلەی هێژنان لە گوزەشتەوە تا ئایزە چەندێک تاغیری کردە تاغیرگەل فرێ کردگە لە جامعە و کە بێژیت تاغیر فرێ کردگە وەلێ لە مردمە نەمەتاسفانە فرە تاغیری کردگە وەلێ نە ئەونا دانێ وەک من بۆچە ئەشێ براکەم بە دڵێن ناڕازی و ئیجازە بات من بڕم بۆ شارێتر یا مەسەڵەن بۆچە دانێ وەک من ئەگەر یەک زەمان ناڕەحەتیک مەس هەتا شەو بەڕاحەتی بتانم بێمە دەرەوە مەسەڵەن من جنسێ من تەک پیاگە چه فەرقێکی هەز ئەو ڕاحەت مەسەڵەن نایسە من فرۆوەختکە لە مەسەن گەرەکمە بڕم بۆ جێگەیەک ئەشی واخان هەزادانە مجرەوە سادرکەم برا گەورە براوەسەتی برا بووچک نازانم ئەگەر باوک بێ باوک دایک نازانم خۆشک گەورە تادانێکیان ساز موافق من ئەو دانەکە ئێژێننا ئەی تۆ کەنیشکی ئەی تۆ ژنی بۆ چاشێ بچیتە دەرەوە ئەمە وەختە مەسەن ئێوارەگە لاوینی ترافیکە دێرتیتەوە بۆ ماڵەوە مەسەڵەن براکەی من بۆچە دێراتکیتە سەو بۆ ماڵەوە ئەمە جامعەکە واسە سوار تاکسیبی حتمما ناوێت سوار شخصیبی بۆچە ئەچیتە ناخیابان فرەوەختگەل هەست من تیپە وەرزشی ئام لەباسەکانم وەرزشیە تا تێمەوە 50 دانە مەتەڵک پەرتەکەم بۆچە ئەشێ پەرتیکەی مەگەر خۆتان خۆشکتان نییە دایکتان ناچێتە دەرەوە کە خوشونەتەکە بە جۆری تر گۆڕاوەوە تەبدیل بوو بە شتێکی کەلامی وەختی ئەچینە دەرەواخان من فرەوەختگەل ئەزیەت مەکەن لە ناخیابانە فرە مەتەڵەکەل پەرتەکەن فرە قسەگەل ناشرین تێوە لێ ئەگەر بژنەفن بۆ خۆشک خۆیانە جۆرەتر بەرخۆردەکەن دروستە فەرمونون ئێوە چی ئارزووی گیان فکرەکەی تۆ خوشونەتە چەندێک تاغیری پیا کردە تاغیری کردگە وەلی خۆب ئیسا ئەوە فشاری جامعە وا لە بانە یعنی تەسیری ناگەنای ڕۆحڕەوانی گیش کەسێک یعنی ئیسا هیچ کەسە نە مناڵ نە گەورە نە پیر هیچ کەم ئەسابیان نیە نای جامعە من ئیسا خۆم بۆ شخصەن دانیشم پشتی فەرما یەک نەفەر سپەری بگرێتە بانی ماشین من ئەشە انتقامی لێ بگرم فقط ناژم مەسەڵەن خەتابم بۆ تۆوێت یان مەسەڵەن بۆ دیگەرانەوە دە خۆم شروعەکەم چۆن دەزانم واقعەن ئەو نەفشاروا لە بانە ناتوانێت تەحەمڵ بکەین جوای سڵام عەلەیکە یعنی ئیسا ڕۆژگارەکە وای پێ هاتکە ئەو خوشونەتەشەوە خوشونە جواب دەیتەوە بەدی خۆ گشت کەسە ئەتوانێت لەبانی خۆی کار بکە من سایەکە مەسەڵەن کار بکەم بەدی خۆ بازم بەعزە وەخت ئەوە نەفشاروا لەبانە ناتوانانی واقعان مقابلە بکە بانی ئەو ناڕاحەتیتە ئەشە جۆرە تەخلیە بووی مەسەڵەن خۆ نای خیابانە ئەڕۆی من دیگمە واقعان بازە شەرایەت هەست بۆ پیاوەت کە مەسەڵەن نسبەت بۆ ژن چه حرەکەتایەکەکەن من خۆم شخصە مەسەڵەن نای خیابانە ڕۆ ئەوم ئەوێنم بەعزە ماشین
وەختی خانمە ئابرێکی پیادەست چی ئەکەن بۆی دەدانە ماشی هەمزەمان ترموزی بۆ لێدەن واقعەمە ئینسانیت نییە وەختە نای جامەیە کە زندگیەکەش ئەمنیەت و بێ ئەمنیەت فقط بە ئەوە نییە بێژی کشوەر وارە نای سۆح و ئارامش ئەمنیەت ئەوەستە کە واقعا احترام دابنێ بۆ جنسی مخالف و تۆ وەختی احترام دانەی بۆ خۆشک و بۆ دایک و ئەش 100% بۆ کەسێکیش کە نایناسی فکر بکەین عضوی خانەوادەی خۆتە احترامی بۆ دابنێ فقدش ناجم مثلا خطاب و پیاگ کما جنیش اگر واقعا مخوی موردی که نوه و 100% شک نکن که واقعا اتفاقی که با نکوید ولی خب متاسفانه جامعه کمان جوری که پیهات که او احساس امنیت فرواله خواره بوجن وقتی اروت نای جامعه نای اداره نای حالا هر حوزه گرکته بروی چون جنی همیشه جوره وای تجاری سوانه نه که تو وای تجاری سوانه شخصیتت ببینین جنسیتت ابینه آره چه چاوری و چه قجوله درویت هیچ فرقی کی نیه یعنی هیچ فرقی که بودانه متاسفانه افکاری مردم فرم اسمون بوده مخصوصا او که ایجن ضعیفه واقعا من مخالفه اقسمه چون قدرت کلی وال جنه هست هیچ وقت لپیاگانیه ولی همیشه خویم ببان نگرین ولی وانیه جن فرفر قويت لو تشتسكوا كلمة زايفة بيت الدمية مثلا بيجن جن وقت دانش نفرج كلام دانش ميجن تعريف خد مارو هر زايفيش يعني بم ترجمة أوانا كبس ضعيفة واللي واقعا من تشتبنا ضعف وضعيفي لخو ما نابينم ولا جن هاي ترى لاجتماع نايبينه لا لا هيج كسا هيج جن واقعا هيج إنسان ضعيف يعني نبيك نجن اصلا شتێکە کە خراو بەرداشت کردیاگەن لە مۆرجنەوە کە مەسەڵەن بێژن پێی واقعان زعیفە و نازانم ئەم چت کردە ئەو ژنە زعیفە کە دانیشە لە ماڵاشەیەکی خەرجی بدا دەسی بەری کەسێک درێژوە چه باوەکوێ چه براوێ چه شوێت هیچ فەرقێکی نییە مطمئن بەویش کەسێمان نایە 100% ئەویش هەر نه فرە کەس نه خۆیان حەزەکەن وە زندگی بکەن چون من شخصا واقعا چون منای جامعە زانم کە چه خەوەرە مثلا منی شخصا اگر تایسا پیشرفتم نکرده منش وکی آوانو نمالا دانشتو مثلا خاصی خومش باوکم برطرفی بکرده یا برام برطرفی بکرده ولی وقتی خوم توانگمه احتیاجم به هیچ کسی نیه چشت هایک بو ورودی یک جن به عرصه ورزش لازمه‌تی لازمه واسه که تو خود ایمانو بید و حسب که او کاره انجامی بده اتواني بروتبه فقط استعداد كافية بيجي كمان استعداد وفيزيك مناسب ونظرم أول إيمان وأخوته كبزاني ناي أو رشته اتواني بروي هر نا رشته هر شته كواقعا خاصة به مثلا قوشي تبسني أغا أو خاصته هس مثلا حاسة كأو ديوانه بسني أشياء خود شروع كي تمرين شنو لازمه پیش رفته بیش از حد لازمه انرژی فرر لازمه انرژی اطرافیان فرر لازمه ات خود ازانی وقتی کس انرژی خاصه با انتقالات 100% او انرژی چند برابره بود ولی یک دانه فازی منفی با تو وارد کن 100% بعضی لو انرژی تخلیه بید ولی خب بعضم باعث پیشرفت فرق کینیه چشت های با ورودی یک جن به عرصه ورزش لازمه به نظر من انگیزه اشي انگیزه لهر کسی که با وجود بکه مثلا بتانه برید برای هر کاری نه هر ورزش هر کاری که وافکریه که تو تمرين شنك باعث پیشرفته فرا هر کاری اصلا هر کاری بدون تمرین واقعا نتانی مخصوصا ورزش تا تمرین و نوید تمرین و تکرار و نوید نتانی موفق بید پرستو گنج قصه یک تی با جوانکان من که تازه گرکیانه واردم عرصه بن به نظر من ورزش شتێکە فرەخۆش کەسێک کە وارد ورزش بێت مەحاڵە جوز مەحاڵاتە ئیتر دڵی لێ بکەنێت چۆن هەم ئەنرژی مۆسبەتەگری هەم ڕۆحیەت شادەوێتەوە مەسەڵەن من ڕەفیقەکە لەم هەست ئەسڵ ورزش ناکەن وەلێ ڕۆحیە من تەکەوانە فرە فەرقی هەست هەمیشە شاد و شەنگولم هەمیشە مەسەڵەن پڕ ئەنرژیم وقتی ورزشەکەیت واقعا ئەنرژیەگری ئەنرژی مۆسبەتەگری هەم بۆ خۆت هەم بۆ ئەترافیانەوە بە نەزەرم هەر کەسێک لە هەر سنێکەوە کە حەزکات ئەتانێ وەرزشکە من شاگرد هەست لە ناو ساڵۆنە هاوباشکاییم هەست ئایسە 55 ساڵیە وەلێ ئەچی بۆ مسابقات کشوەری ئامادەگی جسمانی
باوەڕکە وەختی ئەیبینم بیشتر ئەنگیزم پێیاوێت ئێژە مەسەڵەن دانێ وەک ئەو 55 ساڵیە ئەوە شەوق و زۆقی هەست منێ کە 31 ساڵمە بۆ چ ئەشێ دانیشم لە ماڵا مەسەڵەن تازە خەریکە زەرف شۆردن و نازانم ئەم چتکە لە بم لە هەر کنارە زەرف شۆردن و نازانم کارکردن ناو ماڵ و دەرا واقعان وەرزش ئەشێ بێت لازمەی ژیانە دەستخۆش بە هەر خۆش بیەخوا ئارزووی گیان چ قسەیەک تێ بۆ جوانەکانمان وەڵی من بچووکتر دەومە کە مثلان نەسیحەتێک کەسەخۆ بە قەزای تۆ لازمەیە هەر شتێوە نەزەمنای زندگی ئەو علاقەسە ئەگەر ئەو بناڵە علاقەی بێت و هەر ڕشتێک 100% موافقەوێت ولی ئەگەر وە زۆر و فشار خانەوە دەوێت و ئەم لاولا بە هیچ ئەومان بە ڕشتە ناگێت و هەر ڕشتێکیش کە گەرەکتە بڕۆی ئێستا یابیێوی ئیتر وەکی قەدیم نییە ساگە تو فیزیک و بخۆ لە تێکواندۆ ێژاغا ئەدامە بدە فیزیک و نەخۆت مەساگە کوڕ ێژاغا بڕۆ بە فوتبال لە فوتبال موافقتری من حەزەکەم ئەو کەسە ئەو مناڵەکە حەزەکە هەر ڕشتێک موسیقی وێت وەرزشوێت دەرسوێت علاقی هەز و سەمتی ئەوە بڕوات وە سەمتی شتەتر نەڕات چون واقعان ڕۆژگارەکە جۆری کە زەمان ئەوە نەزوو ئەڕوات وەختە ئەەکەیتە خۆ دەوێنێت چەنە زەمان زوو گۆزەریا من وحی جێگە نەگەیگەم پس لەو زمانی مەحدودە کە لە مناڵی خەریکە گەورەوێت چه تەسمیم بگرە واقعان تەسمیمکە جددی بۆ هەر ڕێشتێکە گەری کەسی موافقێت و دەست بێرە دەستخۆش بەیەخوا ئەگەر کە ناگفتەیەکتان هەیە توان بێژن بۆ بینەرانمان ناگفتەکە فرە هەست وەلی خۆ من بیشتر ئارزوی سلامەتیە کە بۆ تەوای مردمی ئێران بەخصوص کوردەری خۆمان من واقعەتی ئەوەسە فقط حەزەکەم سڵح و ئارامش نای مەملەکەت و ئەم وەزعەتی کۆرە ناوگرانی گشتی لەبین بڕوات و مردم و ئاسایش و ئارامش بگوم واقعان چون گشتی وارە نای فشارە فقط دوعامەوەسەکە کەشوەر هەرچ زووتر ئەو ئارامشی خۆی وە دەست بێرە چون واقع مردم وارە نای فشارە هەر دوعامە هەست هیوای هەمومان هەرەوەیە پەرستوگیان ئەگەر ناگفتەیەک تێتوانین بێجی وەک ئارزوگیان وتی ناگفتەگەل فرە هەزوە لە تەنها شتێکەوە من لە ئیدارەی وەرزش تەقازامەسەوەسە کە هەرۆ جۆرەوە بۆ ئاغاکان مایە دانێت و بوجەیان هەست و نازانم پشتیان نەگرێت و حامیانە بۆ خانمەکانیش وا بێت بە نەزەرم بیشتر ئەشێ بۆ خانمەکان حامی بێت چۆن ستون ئایسێژن دروستێژن ستون ماڵ پیاگە وەلی واقعان ستون ماڵ ژنە کۆڵەکەی ماڵەکە واقعان ستون ماڵ ژنە چۆن ئەگەر ژنەوێت واقعان هەردانێک هەر مناڵێک و حتا پیاگ بەرۆجێگەی کە چێت وەلی ئەو دایکەسە کە گشتی ئێوارە یان نیمەڕۆ یا هەر وەختێ بێت گشتی جەماعەتەوە دۆرخۆیان واقعان حەزەکەم وەرزش جۆرێکی پێبێت کە هەر کەسێک حەسکات واقعان بڕێت ناوەی کە مەسەڵەن بێژن نیەسمان و نازانم فرە شەرایەتگە لێوە وەختمان نیە و واقعگە لەوە فریان هەست کە نێڵن خانمەکانیان بێت بۆ وەرزش بۆ چەتە وەرزشکەیت و نازانم تۆ دانیشە گەیە مناڵەکەتە و نازانم با مناڵەکەتە منەوێت و وەختی دایکێکە وەرزشکە 100% مناڵەکەیشی دروست تەربیەتەکات زۆر زۆر سپاس بۆ قسەکانتان چێژم بر هیوادارم لە هەمووی مەراحلی ژیانتانە هەر ئاوا سەرکەوتوو بتان بینم زۆر سپاس کە داوەتی ئێمەتان قبول کرد زۆر سپاس دەستان خۆش بێ بینەرانە ئەزیز و خۆشەویست گەیشتین بە ئاخری بەرنامەکەمان خوابێنەوە بە باوەڕهای غەڵەتمان بنینە ئەولاوە لە وشەکان جوان ئیسفادەکەین وشەهایە وەکو زەئیفە یا خواکڕ و پێ بە ئام وشە ئامیانە نازیاتر تەوەجۆکەین و ئیسفادەیان نەکەین هەر لە خۆمانە دەست پێکەین بە ئیجتماعێکی جوانمان بێ زۆر سپاس کە بینەرمان بوون سپاس بۆ ئێوە هیوای سڵامەتی و لە ساخیتان بۆ خوازم تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ دەستان خۆش بێ زۆر سپاس